لە ڕۆژی لاواندا زەرمەندی گەورەی کێشە و قەیرانەکان لە کوردستان لاوانن بە ناوی خوای بەخشندەی میهرەبان. ڕۆژی 12 مانگی هەشتی هەموو ساڵێک ڕۆژی لاوانە لە جیهاندا. ئێمە لەو ڕۆژەدا کە یادی لاوان دەکەینەوە. لاوانی هەرێمی کوردستان ماوەی 12 ساڵە لە دۆخێکی قورس و پڕ لە قەیران و کێشە ژیان دەکەن. کەمی هەلیکار، دانەمەزراندنی لاوانی دەرچووی زانکۆ، گرانی بازار و پێداویستەکان، نەبوونی پرۆژە و دەرفەت بۆ گەنجان و مادەی هۆشبەر و کۆچی قورسی پڕمەترسی لەو ئاڵانگاری و قەیرانانن کە بوونەتە بربەستی گەورە لە بەردەم بەرەو پێشچوونی لاوان لە کوردستان. بەداخەوە تا ئێستا حکوومەت و لایەنە سیاسیەکان بۆ چارەسەری گرفت و کێشەی لاوان بە پەرۆش نین و چارەسەری کردەیی بە پرۆژە و یاسا نەخراوەتە ڕوو. هەروەها لاوان بوونەتە قوربانی ململانەی سیاسی و جیاوازی چینایەتی لە هەرێمی کوردستان. وەک چارەسەر و پێشنیار دیسان وەکو پێشووتر داوامان کردو و داوا دەکەین دەبێت ڕێکخراوەکانی لاوان هەماهەنگ و یەکگرتوو بن لەوەی بەجددی کار لەسەر چارەسەری گرفت و کێشەکانی لاوان بکەن. دەبێت حکوومەت و لایەنە سیاسیەکان بە پرۆژە و هاوکاری ڕاستەوخۆ کار لەسەر چارەسەری کێشەی لاوان بکەن. ئەگەر ناڕوبەڕووی قەیرانی مرۆیی و کارەساتی کۆچی بەلێشاو دەبینەوە، بێئومێدی لاوان کاریگەری ڕاستەخۆ لەسەر دواکەوتنی کۆمەلگا بەجێ دەهێڵێت. سەنتەری پەرەپێدانی لاوان چوارشەممە 12 ئابی 2026.